دوای ئەوەی با بڕیارێکی ئیداری سزای سەر هەڵکەندنی بیری سووری لا سنووری قەزای چەمچەماڵ هەڵگیرا و ژمارەیەکی زۆر بیر لێدران لا گوندێکی سنوورەکە بە مەبەستی ئاودێری هاوڵاتیەک بیرێکی با قوڵایی زیاتر لە 80 مەتر هەڵدەکەنێت و هیچ سەرچاوەیەکی ئاوی دەست ناکەوێت. دواتر بە ناومێدی بڕیاری زیاتر قوڵکردنی دەدات بۆ 10 مەتری تر لاپڕدا لە ڕووداوێکی ناوازە و دەگمەندا بە درێژایی قوڵی بیرەکە ئاو سەر دەکەوێت بۆ سەر زەوی بەبێ بوونی ماتۆڕ. بیرێکی سووریمان لێدا لە هەوڵەوە 80 مەترمان لێدان تۆزێک بێ ئومێد بووین لەوەی کە ئاوی تایەیانتیان نیە. دوایی کردمان بە 90 مەتر لەپەر ئاوێکی ئاوا گەورە هاتە دەرەوە و بە پەلا ئامێرەکانیان لا بدا و تا ئێستا نەمانتوانیەوە کۆنتترۆلی ئاوەکە بکەین کە بە قوڵی زیاتر لە 90 مەتر ماوەی زیاتر لە 5 ڕۆژە بەردەوام ئاو لە بیرەکەدا سەر دەکەوێت و بەو هۆیەوە ئاوێکی زۆر لە ڕووبەرێکی ناوچەکەدا پەنجی خواردوێتەوە. شارەزایەکی ئەو بارەش دەڵێت دەوڵەمەندی ناوچەکە بە سامانی سروشتی بە تایبەتی غاز هۆکاری پاڵنەری پشتەوەی سەرخستنی ئاوەکەیە و ئاماژە بۆ ئەوە دەکات ئەو ئاوە سیپاتی سروشتی خۆی لەدەستدا و شیاو نییە بۆ بەکارهێنانی مرۆڤ. کە ئاوەکە بە شێوەیەکی تەبیعی و زیاتر لە چەند مەترێک هەڵێدا بۆ دەرەوە. تەبعاً ئەوە زەختی غازە کە لە منتیقەیە بە چڵگەیەکی گەورەی غازەیە، چڵگەی گەورەی بڵین غازی چەمچەماڵ وەکو پێشتر لە کۆمپانیەکانی بواری نەوت و گاز مەسحیان کردووە و دەرکەوتووە و لەسەر نەخشەش هەیە. لێرە لەگەڵ سەرکەوتنی ئاوەکە بۆ سەر زەوی بۆنی غازێکی زۆر لە ناوچەکەدا بەڵاو بووتەوە. بەهۆی نزیکیشی لەسەر ڕێگای چەمچەماڵ سلێمانی هاوڵاتیان پەیدا سەردانی ناوچەکە دەکەن و سەرسوڕمانی خۆیان لە ڕووداوەکەدا دەردەبڕن. بەهۆی کەوتنەوەی ئاگریش لە ناوچەکە بۆ ماوەی زیاتر لە 4 کاتژمێر بۆ ڕێکە ئاگری گرت و دواتر لەلایەن تیمی بەرگری شارستانیەوە ئاگرەکە کۆنتترۆل کرایەوە. لە ساڵانی هەشتاکانی سەدەی ڕابردوودا لە هەمان گوند بە دووری زیاتر لە 10 کیلۆمەتر لەم بیرەی ئێستا لەژێر زەویەکەوە بە شێوەیەکی سروشتی ئاو سەرکەوتووە بۆ سەر زەوی و لەو کاتەوە لەلایەن دانیشتوانی ناوچەکەەوە بەو سنوورەت دەوترێت ئاوە تەقیوەکە. لە سەردەمی حیزبی بەعسا بوو ساڵی 1970 ئەو کاتە بەبانی شارستانی چەرمەوە ڕەبیەیەکی عەسکەری هەبوو کە ئاوەکە تەقیەوە و بەلافاو هاتە خوارەوە. پێم وا بۆ ئەو ڕۆژە یەک سەربازی عێراقی لەو ناوچەیە نەمان. هەڵقوڵانی سەرچاوەیەکی ئاوی زۆری لەم چەشنە لەم ناوچەیە زیاتر جێی سەرنج و سەرسوڕمانە، چونکە ئەم سنوورە بەکەم ئاوی و وشکی ناسراوە و ماوەی 10 ساڵە چەمچەماڵ و ناحیەکانی دەوروبەری گرفتی کەم ئاویان هەیە. ئەم گوندەژ هاوشێوەی زۆربەی گوندەکانی تری کوردستان لە ماوەکانی ڕابردوودا بەوەی وشکە ساڵی و کەماویەوە ڕووی لە چۆبوون کردبوو. بەڵام هەڵقوڵانی ئەم سەرچاوە ئاوە ڕەنگە دووبارە ئاوەدانی بۆ ئەم گوندە بگەڕێنێتەوە. ڕزگار جەبار NRT گوندی گورگەی فەتاح.